بۆچی مرۆڤ دەچێتە بۆشایی ئاسمان و لە پێناوچی ملیارەها دۆلار خەرج دەکات؟ 6 ساڵ پێش ئێستا ئەو چێبڕچێ گەورەی هەبوو لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی سۆڤێتی ئەو سەردەما لە پێناو دەست بە سەرداگرتنی بۆشایی ئاسمان بوو. بەڵام ئێستا بۆتە یەکێ لە کۆڵگە گەورەکانی ئابووری ئەو وڵاتانە یا وڵاتە بزلێزەکان بە شێوەیەکی شتی. سوکە لەمێژە پرسیار دەکرێت ئاخۆ بۆچی دەچینە بۆشای ئاسمان و بۆچی ئەو هەموو پارەیە خرج دەکرێت لە پێناو دۆزینەوەی بۆشایگەری. لە ڕاستیدا ئەو سوودە ئابووریەی جگە لە زانستیەکەی کە دەکەوێتە دەست ئەو وڵاتانە زۆر لەو گەورەتر و فراوانترە کە بە شێوێکی ئاوا سەرەتایی لەلایەن ئێمەوە بیری لێ بکەینەوە. باشە بابزانین لە سێکتەر و بوارێکدا لە یەکەڵینەوەکانی بۆشایگەری سوود و قازان زەنگێ دەکەوێتەوە بە جۆرێک کە ئەم خاڵانە سنووردان و خاڵی زۆر دیکەشان. دەستەبەرکردنی هەلی کار بۆ دەیان هەزار کەس. خزمەتگوزارەکانی تایبەت بە بوارەکانی جیاجیەکانی بۆشاییگەری ڕۆڵێکی زۆر گەوریان هەیە لە کەمکردنەوەی خەرجی وڵاتان بۆ ڕزگاریکردنی گیان و سامان لە کاتی یان پێش ڕوودانی هەندێک لە کارەساتە سروشتیەکان. وڵاتێکی وەک ئیمارات بۆ نمونە لە ساڵی 2017 2.6 ملیارد دەرهەم قازانجی کردووە لە پرۆژەی بۆشاییگەری تایبەتی خۆی و 1500 هەلی کاری شێوەخساندووە. خاڵێکی دیکە ماوەیەکی زۆرە تاقیکردنەوە داهێنانەکانی نێو بۆشایی ئاسمان واتە ئەوانەی لە نێو تاقیگە و وێزەکانی بۆشایی ئاسماندا ئەنجام دەدرێن بە تایبەتیش لە بوارەکانی بەرەمێنانی دا و دەرمان و ئامێری نوێ و بوارەکانی نانۆ تەکنۆلۆژی جێپەنجەی گەورەیان لەسەر ڕووی زەوی جێهێشتووە. خاڵێکی تر سەبارەت بە داهاتوو ئەوە ئاسۆیەکان یەکجار زۆر فراوان خۆیان نیشان دەدەن لە بواری سوودوەرگتن لەو سامانە سروشتی و کانزایانەی کە لەسەر پاشکۆیەکانی وەک مانگ یان هەسارەیەکی وەکو مەریخدا هەیە و تاواکو ئێستا نازانرێت سنووری ئەبوونی ئەو هەموو مادانە و ئەو هەموو توخمانە چین. خاڵی کۆتایی هەوڵدانی مرۆڤە بۆ وەڵامدانەوەی پرسیارە لە مێژینەکەی ئایا ئێمە بە تەنیاین لەم گەردوونەدا خودی حەزی ئێمەیە کە لە ناخمانەوە هەیە ئەویش زانین و هەوڵدانمانە بۆ دۆزینەوە و لادانی پەردە لەسەر نهێنیەکانی نێو سیستەمی خۆر و گالاکسی و گەردوون بە شێوەیەکی گشتی.